چیرۆکەکە چیرۆکی حەسەن سەباحە. حەسەن سەباح دەناسی ها؟ باشتر. حەسەن سەباح پیاوێکی بە جەرگی سەلووتکەی چیا بوو. سوڵتان دوژمنی حەسەن سەباح بوو. ڕۆژێک لە ڕۆژان پیاوێکی حەسەن سەباح دێتە کۆشکی سوڵتان. نە ئاوا ناکرێ بیگەڕمەوە. چیرۆکەکە زۆر درێژە. لەبەرەوەش پێشتر کەسانەکەن ئەو چیرۆکەیان بیستووە. بۆیە باشترە یەک ڕاست کۆتایی ئەو چیرۆکەت بۆ باس بکەم. ئەو چیە کوڕە؟